من ماوەی 4 ساڵە لە ئەوروپا ژیم. بەڵێ. ئەم 4 ساڵەی لە دایک و باوکم دوورم زۆر خەفەتە خۆم. زەواجت کردووە لە ئەوروپا؟ بەڵێ یا بەتەنیا مشتیتە؟ نا زەواجم کردووە لە ئەوروپا ژیم لەگەڵ مناڵەکانم و هاوسەرەکەمە. باش. زۆر خەفەتە خۆم بۆ دایک و باوکم ڕانام لەگەڵ ئەو دووریان، یعنی واز دەکەم چۆن بڵێ ژیانم زۆر تاریک بووە لە پێش چاو، دڵم بە هیچ شتێک خۆش نییە، ئەوەن بیر لە دایک و باوکمەکەم و خۆشی لە هیچ شتێک نابینم. باشە ئەمەد بە هاوسەرەکەت وتووە کچە شەرینەکەم؟ وەڵاهی پێم وتووە، بەڵام ئەزانی چی دەسەڵاتی گەڕانەوەمان نییە بە یەکجارەتی بۆ کوردستان. بێ خۆت ڕابێنی کەوابێ ئەبێ خۆت ڕابێنی خوشکەکەم کچە شەرینەکەم، یعنی ڕۆژانە بە تەواصل و پەیوەندیت هەبێ لەگەڵ دایک و باوکتە، بە ڤیدیۆ بتوانە قسەیان لەگەڵا بکە، ئەتوانیت هەدیەیان بۆ بنێرەوە، تازە ئیتر ژیانەکەی تۆ وا هەڵەکە، ئەبێ لەگەڵ ئەم ژیانەیە خۆت ڕابێنیت. باشە؟ ئەبێ کارێ بکەی کە ینی پیاوەکەشت بێتاقەت نەکەی. ژن هەنێشت هەیە بێ ڕەچاوی کات، ینی جاری وا هەیە ژن کێشەیە ڕووی تێکات، بە تایبەت کێشەی دایک و باوک یا دایک و باوکی ئەمرێت یان نەخۆشەکەوێ، ئەبێ ینی کارێک وا نەکات خۆی هێندە بێتاقەت کات، حەق نەدا بە پیاوەکەی، تۆزی ئاگاتان لەمە بێت. پیاو ئەزانی چۆنە، پیاو دایمەن وا سەیری شنەکات، ئەم ژنە هەموو شتێکە بۆ من، بەڵام کاتێ ئەم ژنە بە هۆکاری کێشەی ماڵ خێزان کێشەی ماڵی دایک و باوکیەوە خەفەتی دایک و باوکی وا ئەکات پیاوەکەی خۆی لە بیرەکات، دوای ئەوە گلەی مەکە ئەگەر پیاوەکەت دەسی بر بۆ ئافرەتێکی تر و زەواجی لەگەڵ ئافرەتێکی تراکرد. زۆربەی هەرە زۆری کێشەکانی ئافرەتی کورد ئەمەیە. با من لێرە باس چەند نمونەیە بکەم. باشە؟ یعنی پیاوی وا هەیە مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگ ژنەکەی خۆی ئینزار کردووە، ژنەکە ئەم فاق و فیق و گریانەی تۆ نابێت، یعنی تۆ مانگێک چێشتت نەکردێتم قبول کرد، دوان قبولم کرد، سیان قبولم کرد، 4 تۆ هەموو دەقەیەک گریان، هەموو دەقەیەک ڕۆیشتن ماڵچۆڵکردن، یعنی نەخۆشی ماوە، نەپێکەنین ماوە، نەسەفرە ماوە، نەمیوانداری ماوە، هیچ نەماوە هیچ. باشە؟ منش ئینسانم، لە بازار شتە بینم، لە دەرەوە شت ئەبینم، هەموو کەسێ قەزەیەکی لێ ڕۆدات، یعنی تۆ بێ هەفتەیە دوان سیان 4 قەیناکە، دوای ئەوە ئیتر تەواو دایکت بۆی هەیە جلی ڕەش بپۆشێ، بەڵام تۆ بۆت نییە، تۆ کچی ئەو باوکەی، تۆ کچی ئەو دایکەی، تۆ ئەبێ خۆت بۆ من جوانکەی، ئەبێ خزمەتی من و مناڵەکانم بکەی، ئاگات لە ماڵەوە بێ ئارامی ماڵ ڕاگری. کاتێ ژن نەیتوانی بەم شێوازە ئیدارە بکە و نەیتوانی ئارامی ماڵەکەی ڕاگرێت، دڵی پیاوەکەی ڕاگرێت، بۆیە 2 ڕۆژتر ئەگەر هەر قەزەیەک ڕوویدا با نەیاتە سەر شاشە و یان نەیە گلەی لای خەڵک بکا بڵێ پیاوەکەم پیاوێکی پیاوانە نەبوو، دەستبەرداری من و مناڵەکانم بوو. زۆربەی هەرە زۆری ئافرەتی کورد وا ئەکات بەداخەوە، یعنی من شەرم لە کێتان کەم، ئەمە سەڕا یعنی ئەمە حەقیقەتێکە. باشە؟ 10 ساڵ لەگەڵ یا باش بوویتە، بەڵام 5 مانگ وا لەو پیاوە کرد، ئەو پیاوە یعنی گۆڕانکاری بەسەر ژیانیا بێت، ئەو پیاوە وای لێ بێت، یعنی بەڕاستی هیچی بەسەر هیچەوە نەمێنێت، و پیاو قەت وەکو ئافرەت نییە. دایمەن وا بیرکەنەوە، پیاو وەکو ئافرەت نییە، ئافرەت خۆڕاگرە. من باسی زۆرینەی ئافرەتەکەم بە تایبەتی ئەو ئافرەتانی یعنی لە دایک و باوکێکی پاک لە دایک بوونە. ئافرەت خۆڕاگرە بەرامبەر بە شەهوەت و بە حەزەکانی. یعنی من بیرم میێت مناڵ بووم، یعنی لەو گەڕەکەی ئێمەیە ئافرەت هەبوو، پیاوەکەی ئەنفال بوو، 2 مناڵی بەسەرەوە بوو، گەورەیانی کرد، ژنیانی بۆیان هێنا، کچەکانی دابەش و خۆی ڕاگر ئامادە نەبوو ڕۆژێ لە ڕۆژان بێتە بەر دەرگاش، پێی عەیب بوو، ئامادە بوو، بەڵام پیاو ناتوانێت. پیاو ئەو خۆڕاگری نییە، ژن ئەبێ لەمە تێبگە، لەم فەسلەجەی پیاو تێبگە. پیاو خوای گەورە بە جۆرێک خەڵقی کردووە، بە جۆرێک دروستی کردووە، مەلیانە مەلیان پڕە لە حەز لە ئارەزوو. ئەگەر لە ماڵەوە کێشەی هەبێت، ئەگەر لە ماڵەوە نازی نەگیرێت، نازی هەڵ نەگیرێت، لە بازار ڕەنگە خۆی بەتاڵ کاتەوە، ڕەنگە لە شوێنێکی تر دەرفەتێ بدۆزێتەوە و ئیشی خۆی کات. بۆیە زۆر جار کە قەزیەکان ینی ئاوا ئەڕوات، جاش نەکاڵێت چی وەڵام من هەموو شتێکم بۆی کرد، بەڵام من پیاوێکی سەفڵەیە. یعنی ئەبێت تۆ ئەگات لەم پۆیتانە بێ، ئەگات لەم خاڵانە بێت. بۆ یەک چەشرینەکەم ئەوەی تۆ ینی خەفەتی دووری دایک و باوکت نابێ کاریگەری لە ماڵەوە دروستکات، نابێ کاریگەری دروستکە بەسەر پیاوەکەت، بەسەر مناڵەکانت، بەسەر میوانەکانیەوە. خەفەت ئەخۆی بەڵام نابێ کاریگەری لەسەر دەم و چاوت هەبێت. نابێ کە کاتێ پیاوەکە تاتەوە
پیاوەکەت ئیهمالکەی لەبەر ئەوەی وەڵام من دوورم لە دایک و باوکم و بێتاقەتم بۆیە ئەبێ لەگەڵ ئەو ژیانەیە بەردەوام بی و ژیانە هەڵکەیت و خۆشتری کەیت ئەسەن ئەبێ وا لە مێردەکەت بکەیت حاڵێکی کە من وەزعم زۆر باشە الحەمدولله هیچ کێشەیەک نییە ڕاهاتومە لەگەڵ وەزعەکەیە ئەبێ مناڵەکانیشت بە هەمان شێوە پەروەردە بکەیت ئینشاءالله باشە کچشبینەکەم بەڵێ مامۆستاگیان بەس ئەوەی کە زۆر دایک و باوکشم خەفەت لە منەخۆن من گوناحبار نابم کچشبینەکەم تازە زانی چۆنە تۆ وەکو کوڕ نیت وەکو کوڕ نیت کوڕ ئەتوانین بڵین چکە مەسئولە بەسەر دایک و باوکەوە بەڵام کچ کە شووی کردەوە ڕۆیشتووە المهم ئێوە ئاگاتان لە دین و ئیمانی خۆتان بێ بەڵکو ئینشاءالله خۆی گەورە دەرفەتێکی ڕەخسان بتوانن بگەڕێنەوە سەردانی دایک و باوکشتان بکەن دەستخۆش بێ مامۆستاگیان